ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لا قەزای خەباتین لە شوێنێکین کە خەڵکەکەی ناوی لێناوە ماڵدیف شوێنە کە دەکەوێتە سەر زەی گەورە کە شوێنێکی یەکجار خۆش و دڕفێنە خەڵکی ڕۆژانە سەردانی ئەو شوێنە دەکەن بۆ کات بەسەربردن وە ئەو گەرمایە بۆ مەلەکردن شوێنەکە دەکەوێتە قەزای خەبات و لەسەر زەی گەورەیە وەکو دەبینی خەڵکێکی یەکجار زۆر ڕووی لێرە کردووە بەهۆی گەرماوە خەڵک دێن بۆ مەلەکردن دەڵێن ئەمە عیلاجی ئەو گەرمایە مەلەکردنە لێرە و خەڵک لە شوێنی دوور فێرە ئەو جێیە بووە و دێن چونکە جێگایەکی یەکجار زۆر خۆشە وەکو دەبینن عایلە هاتووە خێزان گەنج پیر مەلە دەکەن دانیشتون شتیان داناوە شدە خۆن لەگەل وەرزی هاوین سەرزەی گەورە قەڵەباڵغێکی یەکجار زۆر ڕووی تێدەکا بەهۆی ئەو گەرمایە کە ڕووی لە ناوچە کردەوە قەزای خەبات یەکێکە لە شوێنە هەرە گەرمەکانی ئەو سنوورە بۆیە خەڵکێکی یەکجار زۆری لێ و دێتە سەر زەی گەورە و لەگەڵ ئەوەشدا پایتەخت میدیا هەمیشە لەسەر زەی گەورەیە و دەوێت پەیامی ئەوە بەڵاو بکاتەوە کە خەڵک ئاگاداری خۆیان بن تووشی حاڵەتی خنکان دەبن چونکە ساڵانە لە زەی گەورە کەسێکی یەکجار زۆر دەخنچی هەمیشە لێدوان لە خەڵکی وەردەگرین باسی زەی گەورە دەکەین و باسی مەلەکردن دەکەین لەگەڵ ئەوەش باسی خۆپارێزی دەکەین مەراممانە کە خەڵکی خۆی بپارێزی لا خنکان.